خۆشەویستان ئەمڕۆ باس لە کەڵەپیاوێکی زانای کورد دەکەین و لە ڕابوونی ئیسلامیە جێدەست و جێپەنجەی بەڕاستی دیار بووە. تەمەنێکی ئەتوانین بڵین زۆر نەژیاوە، بەڵام بەڕاستی بەرەکەت لە تەمەنیا هەبووە و بەڕاستی توانیوێتی خزمەتێکی زۆر لەو ماوەی نزیک بە ینی کەمتر لە 60 ساڵ مامۆستا محەممەدی ڕازی ژیاوە توانیوێتی لە ڕابوونی ئیسلامیە جێپەنجەی خۆی دیارکە. ئێمە ئەمڕۆ بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئەیوب کوڕەگەورەی مامۆستای کۆسکورد و مەرحوم مامۆستا محەممەدی ڕازی لە خزمەت یابین، ینی بە سەریعی وەک ئەڵێ کورتەیەک لە ژیان و خەباتی جەنابی مامۆستای کۆسکورد و باسەکەین. مامۆستا جان بەخێر. حەزم نەکرد زۆر درێژە بە پێشەکێکە بدەم بووی زیاتر لە خزمەت جەناب تابین. مامۆستای مەرحوم مامۆستای باوکتان ینی بەڕاستی هەر لە سەرەتای لاوێتیەوە جێپەنجەی دیار بوو لە ڕابوونی ئیسلامی و لە زانستی ئیسلامیە. من حەزەکەم بە کورتیەک ئەگەر ئەوانەی کە گەنجولاون تازە نیان ناسی بێ بە کورتیەک باز لە ژیانی جەنابی باوکمان بووکی باوکمان بۆ بناسینی سوپاس دەکەین. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سپاسی ئێوەی بەڕێز و کەناڵی پەیامەکەم کە لەم ڕۆژەدا کە ساڵ ڕۆژی وەفاتی باوکی خۆشەویستمە ئەم بەرنامەیەتان ساز کرد، خۆی گەورە پاداشتان بداتەوە و بیخاتە زەخیرەی قیامەت. مامۆستایی باوکم هەزار ڕەحمەتی لێبێ لەسەر دەستی 96 زانای کورد بە ئامادەبوونی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی دەرەجاتی عالی بێت لە ساڵی 1983 ئیجازەی مەلایەتی وەرگرتووە. لە تەمەنی 20 بۆ 25 ساڵی لەو کاتەوە خەریکی زانست و زانیاری و علم و معریفەت بووە و هەمیشە هەتا کۆتایی تەمەنیشی خەریکی وانەوتنەوە و تەدریس و تعلیم بووە بە گەنج و لاوەکان، بە فێرخوازان و هەمیشە لە هەوڵی ئەوەدا بووە کە ئەو علم و زانست و زانیاریەی کە پێیەتی بیگەێنێ بە نەوەکانی دوای خۆی و بەردەوام خەریکی وتنەوەی وانە شەرعیەکان و زانستە شەرعیەکان بووە و هیچ کاتێکدا نەمڕاوە لە زانستە شەرعیەکان و فێرخوازان و فێرکردنی گەنج و لاوەکان و خۆیشی ماشاء الله تعالی لەو کاتەدا گەنجێکی بەتوانە و گەنجێکی زۆر لێهاتوو چاک بووە، هەم لە بواری زانستە شەرعیەکانە و هەم لە بواری پێگەیاندنی قوتابی و ئەوانەی کە لە حوجرە و فەقێکانە کە دەرزیان دەخوێن و هەم لە بواری سیاسەتیشدا وەڕاستی دەورێکی باڵای هەبووە، دەورێکی کاریگەری هەبووە و هەردووکیانی گرێداوە بە یەکەوە و هەمیشە بەردەوام خەریکی مطالعەکردن بووە، خەریکی خوێندن بووە، خەریکی فێربوونی زانستی شەرعی بووە، هەم بە فێرخوازان، هەم بە خوێندکاران، هەم بە ئەوانی کە ئەهلی زانست و فێربوونی زانستە شەرعیەکانن و بەردەوام لە هەوڵدا بۆ ئەوەی خەڵکی و کەسەکان، گەنجەکان، لاوەکان فێری زانست و زانیاری بدەن. چونکە جارێکیان لە خزمەتیا بووم فەرمووی ئینسان بۆ ئەوەی نەدۆڕێ، بۆ ئەوەی مەسەلەن کڕین و فرۆشتنی پێوە نەکرێ، بۆ ئەوەی گەنجەتیەکەی خەسارۆمەند نەبێ، بۆ ئەوەی سەرگەردان و سەرلێشێواو نەبێ، با لەگەڵ قورئانە بێ. زۆر ئامۆژگاری ئێمەی دەکرد کە لەگەڵ قورئانە بین. ئەگەر لەگەڵ قورئانە بین نادۆڕین، نالەخشین و شوێنی هیچ بەرنامە و ڕێبازێک ناکەوین. بۆیە هەمیشە بەردەوام کە دەهاتەوە بۆ ماڵەوە یا لە حوجرەکان یا لە شوێن و مناسەباتەکان تەفسیرێکی بەدەستەوە بوو سەیری تەفسیری قورئانی دەکرد. ئێتر ئەو تەفسیرە بەناوبانگانەی کە هەن هەر لە تەفسیری فیزیڵان، تەفسیری قورطوبی، تەفسیری ئیبن کەسیر، ئێتر هەموو ئەو تەفسیرە بەناوبانگن هەر کاتێک مەجالێکی هەبوایە خەریکی تەفسیرکردن و تەماشاکردنی تەفسیری قورئان بوو و هەمیشە بە خەڵکیشی دەوت، بە خوێندکاران، بە ئەوانەی لە حوجرە و خەریکی زانستە شەرعیەکان بوون، دەیفەرموو ئەهلی قورئان بن، بە قورئان سەرفرازن، بە قورئان سەرکەوتون،
بە قورئان دەیبەنەوە، بە قورئان دڵەکانتان ئارامە بێتەوە، بە قورئان ئەبن بە عەبدی خوا، ئەبن بە ئەولیای خوا، ئەبن بە خۆشەویستی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. یعنی هەموو تەمەنی لە خزمەتکردنی قورئان و فەرمایشتەکانی پێغەمبەری خوا بوو عەلەیهی سەڵات وەسەلام. زۆر باشە. مامۆستا ئێمە زانین کە مامۆستای کۆشکردوو بە کۆمەڵێک وێزگە ڕۆیشتۆ بە ژیانیا و لە کۆمەڵێک قۆناغدا تێپەڕیوەوە دیارکاری کردووە تێیدا. ئەمێ باس لەو قۆناغە بکەی کە کاری سیاسی مامۆستایە بەتایبەتیش سەرەتا کە لە بزوونەی پەیوەندی ئیسلامیەوە دەست پێ دەکات و چەند جارێک بارەگاکانە گوازنەوە مامۆستا ڕۆڵێکی دیاری هەبووە تاوەکو ئێستش باسی لێوە دەکرێتەوە یەکێک لە سەرکردەکانی ڕابوون. بەڵێ باوکم هەزار ڕەحمەتی لێبێ لە 25 دوانزەی 1970 پەیوەندی کردووە بە خەتی ئیخوان موسلیمینەوە لەو کاتە. پاشان لە ساڵی 1983 لەگەڵ ئەو مامۆستا بەڕێزیانەوە ئەو کەڵە پیاوانە مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی و مامۆستا عوسمان و مامۆستا عەلی عەبدولعەزیز و مامۆستا عەبدوڕەحمانی ڕۆزڕۆسی و هەموو ئەو زانەوە خواناسانە بزوتنەوەی پەیوەندیان دامەزران و پاشان لە ساڵی 1985 و 86 بزوتنەوەی ئیسلامی ئەو کاتیان دامەزران کە دەورێکی باڵا و گرنگی هەبووە لە بەڕەنگاربوونەوەی زوڵم و ستەمی ڕژێمی ئەفلەقی بەعس و مامۆستا لە کاری سیاسیە هیچ کاتێکدا نەبڕاوە، ینی ئیسلام و سیاسەتی هەمووی پێکەوە گرێداوە و هەمیشە هەوڵی داوە کە لەو کارە سیاسی کە کردوێتی و ئەنجامی داوە بۆ خوا سوڵحان بێ، لە پێناوی خوای پەروەردگارە بێ و لە پێناوی ذاتی ئەڵڵا بێ و هەمیشە بەردەوام بووە لەسەر ئەو کاری سیاسی تا ئەو کاتی وەفاتی کردووە. ینی جارێکیان بۆی گێڕامەوە کەوتی چوین بۆ لای فەڵانە کەس خۆش نییە لێرە ناوی بێنن، پلەیەکی باڵای هەیە لە نەناو حیزبێک لەم حیزبە ئەڵمانیا وتی مامۆستا حەزەکەین جەنابت واز لە کاری ئیسلامی و سیاسی بێنە، هەشتێکت ئەوێ لە ماڵی دنیا لە سەروەت و سامان بۆت ئەەکەین، بەس تەنیا تۆ واز لە کاری ئیسلامی و لە کاری سیاسی بێنە. باوکیش مەزار ڕەحمەتی لێ بفەرمووی ئەگەر پێسیشم لە لاشە لێکەنەوە واز لە کاری ئیسلامی و واز لە کاری سیاسەتی ئیسلامی ناهێنم. و پاشان لەناو ئەو کارە ئیسلامیا چەندین پلەی هەبووە، کو فەرماندەی هێزی خالید بووە و پاشان حاکمی مەکتەبی عەسکەری بووە، ئەندامی مەکتەبی سەرکردایەتی بووە لە بزوتنەوەی ئیسلامی و پاشان لەناو کۆمەڵی ئیسلامیە بەرپرسی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی ئیسلامی بووە، پاشان ئەندامی مەکتەبی زانایان بوو هەتا ئەو کاتەی کە وەفاتی کردووە دانەبراوە لە کاری سیاسی و هەمیشە لە کاری سیاسی و لە کاری ئیسلامی بەردەوام بووە. چەندین جار ئاوارە بووە ماڵی لێشێواوە ماڵی دروست کردوەوە هەمووی تێکچۆتەوە و ینی ئەمە بەڕاستی قورسەبا بینە سەر لایەنێکی دیکەی ژیانی مامۆستا بە تەواوی مەعنا مامۆستایەکی ئاینی تێگەیشتوو بووە. تەنانەت من چەند جارێک بە خزمەتی گەیشتوم پێشەوەی وفاتکە و پێشەوەی نەخۆشیش بکەوێ تێڕوانینێکی تایبەتی هەبوو مامۆستای بۆ دەق قورئانیەکان و بۆ فەرموودە شیرینەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم. چەند کتێبێکیشی هەیە مامۆستا. من حەزەکەم لەسەر بەرهەمەکانی مامۆستا و تێگەیشتنی مامۆستا تێگەیشتێکی تەقلیدی و سادە نەبوو بەڕاستی بۆ دین. حەزەکەم لەسەر ئەو بابەتەش قسەمان بۆ بکەین. مامۆستای ڕازی هەزار ڕەحمەتی لێبێ چەند کتێبێکی هەبووە، مەسەلەن لەو کتێبانە ڕێخستن ڕەمزی سەرکەوتنە، ئالوبەیتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەژێر ڕۆشنایی قورئان و سونەت و چەندین بەرهەمی تریان برایەتی و چەندین کتێبی تری هەبووە کە هەمووی لە فەهمی قورئان یان چەند قاعیدەیەکی فیقهی کە ئەمە لەژێر ڕۆشنایی قورئان و سونەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەریهێنا بە تێگەشتنی تایبەتی خۆی و زۆر ئاسانکاریش، ینی بە فەهمێکی زۆر عالمانانە، زۆر دیندارانە، زۆر خواناسانە لە زانایانی پێشین و لە کەڵەپیاوانی ئومەت ئەو فەهمە جوانە تێگەشتنی دەرهێناوە لە قورئان و لە سونەتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام و ئامۆژگاری خەڵکیشی کردووە و هەمیشە لە بەرنامەی قورئان و لە فەرمایشتەکانی پێغەمبەریان عەلەیهی سەڵات وەسەلام جوان وردووە بۆتەوە، جوان تێفکریوە، ینی بە هاکەزایی نەچووە بەسەر دەقە قورئانیەکان،
بەسەر فەرمایشتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام زۆر جوان تێی فکریوە زۆر جوان لێی وردەوە بووەتەوە ئەمجا پاشان دوای ئەوە فتوایەکی صحیح و سەلیمی داوە بۆ خەڵکەکە بەپێی ڕۆژگار و بەپێی سەردەم زۆر جار ینی خەڵک هەبووە لە چەندوین شوێنەوە مەسەلەی تەلاق کە لە تەلاقا زۆر زانایەکی زۆر عەجیب بووە ینی وتویانە ئەو تەلاقە کەوتووە هاتوون بۆ لای باوک مەزار ڕەحمەتی لێبێن بە فەهمێکی زۆر قورئانیانە فەهمێکی زۆر عالمانە فەهمێکی زۆر دیندارانە ئەو مەسەلەی تەلاق و تەلاقی چاکردو و پاشان دوای ئەوەیش بەڵگەکانی نووسیوە بۆ فڵانە مامۆسا یا بۆ فڵانە کەس یا بۆ فیسارە زەلام یا بۆ زانای ئاینی بۆی نووسێتی ئەمە بەم شێوازە و بەم فەهمی قورئانە بەم فەرمایشتەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام و بە کەلامی خوای پەروەردگار و وتەی زانایانی پێشین تەلاقەکەی چاکردو و ژن و پیاوەکە چونەتەوە سەر حاڵ و ماڵی خۆیان ینی زۆر ورد بووە لە قورئانە بە هەڵە فتوای نەداوە بە هەڵە شەو پەڵەشە فتوای نەداوە جوان لێ بردەوە بۆتەوە تێی گەیشتووە بۆی هەمیشە بەردەوام قورئانی دەخوێند بەردەوام دەوری دەکردەوە بەردەوام سەیری تەفسیرەکەی دەکرد و تەماشای هەموو تەفسیرەکانی بە زۆری دەکرد بۆ ئەوەی کە فەهمێکی جوانی واقعیانە چکە قورئان بۆ یەک سەردەم نەهاتووە بۆ هەموو سەردەمەکان هاتووە بۆ هەموو کات ساریوە لە ڕابردووە نەئەژیا نەخێر نە لە ڕابردووە نەژە حاجی مامۆستای ڕەحمەتی ینی بە شێوازێک فتوای وەردەگر بۆ هەموو کاتێک گونجاو بێت باشە مامۆستایەکێکی تر لەو لایەنانەی ژیانی مامۆستا کە ناکرێ باسی نەکەین ژیانی مامۆستا بۆ لەگەڵ دۆست و ئازیزانیا و لەگەڵ خێزانەکەیە بەتایبەتی ئەگەر شتێک لە دەوەری ئێوەیان ما بێتوان لە دەوەری هاوڕەکانیەوە ما بێتەوە حەزکە لێرەوە باسی بکەیان هەڵسوکوتی مامۆستا لەگەڵەوانە چۆن بوو وەڵا مامۆستای ڕەحمەتی هەزار ڕەحمەتی خۆی پەروەردگاری لێبێت کەسێکی زۆر کۆمەڵایەتی بووە لەگەڵ خێزانەکانیان بە حکمی ئەوەی کە سێ خێزانی هەبووە زۆر میهرەبان و بەسۆز بووە یەکێک لەو شتانی کە من زۆر تەئسیر بووم پێی و زۆر معجب بووم پێی ئەوەیە قەت تووڕە نەبوو زۆر نەرمونیان بوو زۆر لەسەرخۆ بوو زۆر بەهێمنی و بە نەرمونیانی جوان تێگەیاندی جوان حاڵی ئەکردی ینی لەگەڵ خزم و ڕفێق و دۆست و ئەحباب و خۆشەویستانە پەیوەندیەکی کۆمەڵایەتی زۆر عەجیبی هەبوو ینی جارێکیان لە خزمەتیان وتم باوەیان بەخوا فڵانە کەس کورە هەر نایە بۆ ماڵمان تۆ هەر زوو سەردانی دەکەی وتی آخر ئێمە خراپ حارێ بووین لە دینی خوا کە پێغەمبەریانە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام سەردانی خزمایەتی و دۆستایەتی و کەسایەتی ئەوە نییە کە فڵانە کەس نایە بۆ لای تۆ ئەوەیە کە تۆ بچی بۆ لای کە ئەو نەهاو تۆ بچی سەردانی بکەی سەری لێ بدەی و هەمیشە بەدەم خەڵکەوە بووە هەمیشە بەدەم کێشە و گرفتی خزم و کەس و دۆست و ئەحباب و خۆشەویستانی خۆی بووە و هیچ کاتێک یەکێک لەو شتانی کە زۆر زۆر مهم بووە خۆ بە زلزانیتیانە بووە کەسێکی بەتەواڵۆ کەسێکی نەرمونیان خاکی بووە ینی بەڕاستی بەدەم کێشەی مسلمانانەوە بووە بەدەم کێشەی خزم و کەسوکارەوە بووە بەدەم کێشەی تاک بە تاکی مسلمانانەوە بووە یەکێک لەو شتانی کە زۆر مهم بووە لە ڕەوشت و ئەخلاقی باوکی خۆشەویستم ئەوە بووە کە هیچ کاسێ دڵی کەسی نەشکاندووە قسەیەکی ناشرین نەوتۆ بەرامبەر بە مسلمانێک عەزیەتی برایەکی مسلمانی نەداوە ناڕەحەتی بۆ برایەکی مسلمان دروست نەکردو ینی هەمیشە لەگەڵ خزم و ناسیا و دۆست و ئەحباب و ڕەفیق و خۆشەویستەکانیان بووە ینی جارێکیان بیرم دێ نیوەڕۆ بوو لە کاتی نان خواردنا بوو باوکم خەریکی نان خواردن بلو کاتەدا کەسێک هاو وتی مامۆستا فڵانە کەس و فیسارە کەسی خزمی خۆمان لە مەنتیقەیەک لە مەنتیقەکان پێویست ناکە نایی بێنم شەڕیانە و دەستیان داوەتە شەڕکردن بە تۆش نەبێ حەل نابێ شوێنەکەیش زۆر دوور بوو مامۆستای باوکم هەر ئەو تیکەی خوارد وتی بەسەرچەوە حال ڕۆیشت و تقریبەن تا دەوری سەعات 9 دەی شەو نهاتەوە کە 9 دەی شەو هاتەوە پرسیارم لێ کرد باوە یان یاخوا بەخێر بیتەوە و کێشەکە حەلبوتی سپاس بخوای پەروەردگار الحەمدولله ئەگەر نەڕۆشتمایە لەوانەیە کوشتنی تیا بووە هەر تۆزێک ئیسراحەتی کرد و چایەکی خوارد دوو خزمی خۆمان دوو برای بەڕێزی خزمی خۆمان یەکسەر تەقییاندا لە دەرگاوتیان مامۆستا باوکمان نردوێتی بە جوێن جەناب تا کێشەیەکی گەورەمانێ فەرمووی چێ جابم سەعات 10 شەو 11 شەوتی بەخوا باوکم لەگەڵ دایکما کردوێتی بە ناخۆشی و سوێنێکی خواردووە بێ جەناب بێت باوکم خوا پەروەردگار لێی ڕازی بێ یەکسەر ڕۆژ تا سەعات 12 شەو نهاتەوە تا کێشەی ئەوانی شەحر کرد کاتمان نەماوە بەس یەک پرسیارەکەم بە کورتی وەڵام بێتەوە سوپاس دەکەم جەنابی مامۆستا پێش وەفاتی نەخۆش کەوت حەزەکەم
سەبر و ئارامگرتنی جەنابی مامۆسا لەسەر نەخۆشکەوتنەکەی کە ینی بەداخەوە کەوتە سەر جێگا چۆن لە نەخۆشی ئەڕوانی چۆن لەگەڵ نەخۆشیەکە دەست و پەنجەی دەنکرد و سەبری هەبوو باوکم خوا عەفویکە زۆر سابیر بوو زۆر ئارامگر بوو تەنانەت جارێکیان کە لە خزمەتیان بووم لە تاران کە دەرزیەکانیان لێدا وتم باوەیان ئەو دەرزیانە ناڕەحەتن وتی فەرمووی کوڕی خۆم سوێن بەخوا ئەمەندە ئازارێکی هەیە بێ ئەندازێ بەڵام سەبرەگرم ئارام ئەگرم پاداشتەکەی هەڵگرتووە بۆ قیامەت ینی خۆی گەورە لێی خۆش بێ ڕەبی و سەبووری خانەوادەکەی بات وتی زۆن بەخوا کوڕی خۆم ئەمەندە ئازارێکی هەیە مەگەر خوای سوبحانەهو وەتەعالا خۆی بزانێت چه ئازارێکی بەڵام سەبرەگرم ئارامەگرم چونکە پاداشتەکەی لای خوای بەرز و بێ هاوتایە وە بەشیری سابرین ئەوانەی کە ئارام ئەگرن ئەوانەی کە سەبر ئەگرن لەسەر ناڕەحەتی لەسەر بەڵاو ناخۆشی لەسەر ناڕەحەتی ئەجر و پاداشتەکەی لای خوای پەروەردگارە بغەیری حیساب بە ئامۆژگاری ئەمەشی دەکرێت ئارام بگرن ئەم دنیاە کاتیە کۆتایی پێدێ هەمومان دەگەڕێنەوە بەلای ذاتی ئەڵڵاه و چاکترین کەس باشترین کەس ئەو کەسەیە کە بتوانێ ئارام بگرێت لەسەر بەڵاو موسیبەتەکان لەسەر ناڕەحەتیەکان و بتوانێت خوای بەرز و بێهاوتا و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە خۆی ڕازی بکە و بە ڕوسوری بگەڕێتەوە بۆ لای ذاتی ئەڵڵا و وانەیەکی وا فێری ئێمە کرد کە لە هەموو ناڕەحەتیەکانی ژیانە سەبر و ئارام بگرین بەرامبەر هەر بەڵاو موسیبەتێک کە توشمانە بێ ئارام بگرین بەڕاستی ئەو لەحزەیە کە وایود زۆر تەئسیر بووم پێی ینی چوومە ژوورەکەەوە دەستم کردە گریان بەڵام قەت ئەوم لەبیر ناچێت و کە ئەی زۆر ئازاری هەیە کوڕی خۆم بەڵام لەبەر خاتری خوای پەروەردگار لەبەر خاتری ذاتی ئەڵڵا ئارام ئەگرم و چاوەڕێی پاداشتی خوای پەروەردگارم زۆر سپاس بۆ مامۆسای محەممەد کوڕی مامۆسای گۆش کردو کە لەم جۆرە لەگەڵمان نابوو ئێمە چەندێک باسی مامۆسا بکەین ئەو زانە گەورە بکەین ئەو کەسایەتیە گەورە بکەین ناتوانین بەم کاتە کووردە حەقی خۆی پێبین بەڵام ئەمە دەکەین تیشکێکمان خسبێتە سەر کەمێک لە ژیانی مامۆسا و بە ئێوەمان ئاشنا کرد بێتەوە ئامین ئینشاءڵڵا و خۆی گەورە سەبووری خانەواد و دۆستی و ئەزیزانی بات سپاس بەخوا کۆمەڵێک کوڕیشی هەن هەموو لەگەڵ شەرعایانی دەست و پەنجەیان نەرمە و تاکە میراتێکی باش کە بۆ ئینسانە مێنێتەوە ئینشاءڵڵا